بەڵە بەڕێزان هەر سەبارەت بەم کۆڕبەندە کۆڕبەندی ئابووری لە نێوان هەرێمی کوردستان ئەڵمانیا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆشی دەستەی وەبەرهێنان دەکەم کە بەڕێزیان لە بەرلینەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت، ئەم کۆڕبەندە چۆن بوو، باسی چی کرا؟ سڵاوڕێز بۆ ئێوە و بینەرانتان. طبعا کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە نێوان کۆمپانیا و وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و ئەڵمانیا دوێنێ لە بەرلین ڕێکخرا کە لەلایەن کۆمەڵی دۆستایەتی ئەڵمانی کوردی ڕێکخرا بوو کە بە سوپاسەوە ڕێخستنێکی باش بۆ ئەم کۆڕبەندە کرا بوو. طبعا تەوارە سەرەکیەکان ئەو بوو چۆن بتوانین بازارێکی فراوانتر بوو کۆمپانیا و بۆ وەبەرهێنەرانی هەردوولا لە هەرێمی کوردستان و لە ئەڵمانیا بکەینەوە تا هەم بازرگانێکی زیاتر هەم وەبەرهێنانێکی زیاتر لە کۆمپانیا ئەڵمانیەکان و لە دامی حکوومەتی ئەڵمانیش بە هەرێمی کوردستان زیاتر بکرێتن. طبعا لە تەوەرەکاندا باسی ئەم تەوەرانە کرا کە بە ئاراستەی ئەوەی با بڵێن ئێمە دامی زیاتری بواری بازرگانی بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکرێتن. طبعا حکوومەتی ئەڵمانیاش لە چەندین ساڵە دامی حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتن، هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی سەربازی لە کاتی شەڕی تیرۆریستانی داعش و لە بواری ئابووریشدا لە چەندین تەوەردا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی کردووە. داوامان لە بەشێک لەوانەی کە بەشدار بوون لە کۆبوونەکان لەگەڵ ئێمە لە کۆڕبەندەکەش کە پەرەی زیاتر بە هاوکاری و هەماهەنگی بدەن و زیاتر وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن، بە تایبەتی لە کەرتکشت و کاڵ کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەرفەتی یەکجار زۆری وەبەرهێنانی تێدایە و جەنابی سەرۆک وەزیران هەوڵێکی زۆر دەدا بۆ ئەوەی کە کەرەستە و کاڵای هەرێمی کوردستان هاوردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێتن. باسی پرۆسەی هەناردەکردنی هەنارمان کرد و بۆ ئەم ساڵیش باسی ئەوەمان کرد کە بە سەرپەرشتی ڕاستەوخۆ جەنابی سەرۆک وەزیران چەندین کەرەستە و کاڵای تر لە هەرێمی کوردستان هاوردەی یا هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێن کە ئەمەش ڕێی خۆش دەکا بۆ کۆمپانیا بیانیەکان بێن لە هەرێمی کوردستان ئینتاج بکەن و بەرهەمەکانیان بۆ وڵاتەکانیان بگەڕێنەوە. ئەم بابەتەشمان داوا کرد لەگەڵ ژۆری بازرگانی ئەڵمانی کە لە 140 وڵات فروعیان هەیە داوامان لێکردن کە فەرعەکانیان لە هەرێمی کوردستان ئەکتیڤتر بکەن بۆ ئەوەی بتوانن لە بواری بازرگانی لە بواری بەرهێنان پەرەی زیاتر بەم دوو بوارە بدەن. باشە، یعنی ئەمە تەنیا باسکردن بوو، داواکردن بوو، یاخود فعلەن پلانتان هەیە بۆ هەناردەکردنی بەرهەمی ناوخۆیی بۆ ئەوروپا، بۆ ئەڵمانیا، بۆ دەرەوەی وڵات؟ پلانێک لە ئارادا هەیە؟ بە دڵنیایی پلان هەیە و بەڵێ پلان هەیە، بەڵام ئێمە ئەوەی کە گرنگە خۆیان بێن لە هەرێمی کوردستان بەرهەمهێنان بکەن، کارگەدا بنێن و بەرهەمەکانیان جارێکی تر هەناردەی وڵاتەکانیان بکەنەوە، چکە ئەو کات دەتوانن بە پێی ئەو ستانداردانەی کە خۆیان باسییان کرد کە ستانداردی یەکەتی ئەوروپا و ئەڵمانیا ئینتاج دەبێت داخلی وڵاتەکانیان بکرێتن، لەوێ ئاسانتر دەبێتن. لە کۆبوونەکانیشمان لە هەم لەگەڵ کۆمپانیەکان هەم لەگەڵ یەکەتی ژوورەکانی بازرگانی لە ئەڵمانی ئەم بابەتە باس کراوە و داوەتمان کردن بە هەرێمی کوردستان لە ماوەی چەند مانگی داهاتوودا سەردانی هەرێمی کوردستان دەکرێتن بۆ ئەی بەجددیەت ئەم بابەتە کاری لەسەر بکرێتن و بە تایبەتی بابەتی تەصنیعی خۆراک لە هەرێمی کوردستانە بابەتێکی گرنگە و دەرفەتی زۆر باشی وەبەرهێنانی تێدا دەکرێت سوودی بۆ هەردوو لە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ کۆمپانیا ئەڵمانیەکان لە داهاتوودا هەبێتن. زۆر باشە، کۆی کە لە قسەکانت باست کرد لە ماوەکانی ڕابردووشدا ئەڵمانیا لە زۆر بوارەکاندا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە. دەمەوێت ئەو بپرسم لە ڕووی ئابووریشەوە، یعنی چۆن سوود لە پەیوەندیەکانتان وەردەگرن لەگەڵ ئەڵمانیا؟ طبیعی ئەوان فەرعێکیان لە هەرێمی کوردستان هەیە لە بواری بازرگانی، لە ڕێگەی قۆنسۆلیەتیش چەندین چالاکی ئابووریان هەیە. ڕێکخراوەکانی ئەڵمانیا بە تایبەتی جیائزێت کۆمەڵێکی تر لە خەڵکو و لە ڕێگا هاوکاریەکانی ترەوە لە هەرێمی کوردستان چالاک و کاریگەرن. داوامان لێکردن کە لە بواری تریشدا بە تایبەتی کە وەزارەتی ئابووری ئەڵمانیا فەندێکی تایبەت یا تەمویلێکی تایبەتی داراییان هەیە بۆ بابەتی وزەی خاوێن، داوامان لێکردن کە هەرێمی کوردستانیش بکەنەوە خەریتەی ئەو فەندە بۆ ئەوەی لە داهاتوودا لە هەرێمی کوردستانیش چکە دەرفەتی دروستکردنیان بەرهەمهێنانی وزە لە
لخور لهرمي كردستان قلق زورة ذكري أوان پشتیوانی ام بابەتە بکەن و بۆ ئەوەی ئەو بەرنامەی کە ئەوان هەیتیان لە خاوەن ڕاگررتنی کەش و هەوای دنیا کە پارەیەکی باشیان متەرخان کردووە بەشێک لەو پارەیە بێنن لە هەرێمی کوردستان خەرج بکەن بۆ ئەوەی شواسی ئەوان لەسەر و داوایە چی بوو بەخۆی پلان و بەرنامەی هەیە جەنابی بەدڵنیایی دیراسەی دەکەن و گوتیان ئیشی لەسەر دەکەین و دەخرێتە ناو پلان و بەرنامەکانیان تاکو لە داهاتوو ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی فەرمانگەکانمان و ئەوانیش لە ڕێگەی حکوومەتی خۆیان و لە ڕێگەی لاەنە پەیوەنددارەکاندا زیاتر گفتوگوی لەسەر دەکەن بۆ ئەوەی بتوانین سود لەم تەمی لە دارایی وەرگین بۆ بابەتی تەمیلکردن و داواشمان لێکردن سەردانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان وەزارەتی کەهرەبا لاەنە پەیوەنددارەکانی تر لەگەڵیان دانیشن بەرنامەیە کە ڕێکوپێک لەسەر ئەم بوارە بە تایبەتی دابنین کە بوارێکی حساس و حیاویەوە دەکرێت هەرێمی کوردستان سوودی لێوەرە بگرێتەوە. بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە بەرلینەوە لەگەڵمان بووی مادوومان کردی دکتۆر سپاس.